بەرەزان سڵاو نەوەی نوێ هێشتا بە زۆر ڕوودا و بەسەرهات و مێژووی هەندێک لە حیزب و ڕێکخراوە کوردیەکان کە ڕۆڵیان لە بزوتنەوەی ڕزگاری خوازی کووردا هەبووە ئاشنا نین و شتێکی یەکجار کەمیان لەبارەوە دەزانن. کۆمەڵی ڕێژدەرانی کوردستان یەکێک بوو لەو ڕێکخراوە و بزوتنەوە شۆڕژێڕانەی کە لەلایەن کۆمەڵێک دەستەبژێری سیاسی و ڕووناکبیری کوردستانەوە ئامادەکاری بۆ کراوە و پاشان بووە هێزێکی کاریگەر و پێکاتەیەکی گرنگ لە نێو ڕیزەکانی یەکێتی نیشتیمانیدا و بە تێپەڕبوونی بە چەند قۆناغێکی جیاوازی ژیانی سیاسی لە نێوێکیتی داتوایەوە. ئەوەی ساخردنەوەی مێژوو ڕابردووی کۆمەڵی ڕێژدەرانی کوردستانی وەک ڕێکخراوێکی چەپی کوردستانی ئالۆز و تەمومجاوی کردووە کارکردنی نهێنی و ڕێخستنی نهێنی و شێوازی کاری سیاسی نهێنی بۆ لەم کۆمەڵێدا هەروەک لە بڕگەی پێنجی پێڕەوی ناوخۆ و دەستوری کۆمەڵەدا هاتووە کاری ڕێخستن و ڕێکخراوەیی بە شێوەی پەیوەندی نهێنی دەبێت بە شێوەیەک کە ئەندامانی کۆمەڵە لەو ڕۆژگارەدا بە جۆرێکی ئەوتۆ کاریان دەکرد کە کەس نەیەتوانی سەرەداوی ڕێخستنەکانیان دۆزێتەوە بە ئاستێک کە کادیر و ئەندامەکان یەکتریان نەدەناسی. ئەمە ژوای کردبوو کە خوێندنەوەی جیاواز و بیرڕای جیاواز و قسەی جیاواز و هەمە چەشن دروست بکە و سەرەداوی کاری ڕێخستن و مەفرز سەرەتایەکان و ڕوودا و ململانیەکان و کوتلە جیاوازەکان و سکرتێرێک لە دوایکەکان و کۆنفرانسەکان و تەواوی بارودۆخ و سەرلەبەری مێژووی ئەم ڕێکخراوە چەپە کوردیە تا ساتتەوەختی توانەوەی لە ناوێشێتیدا بەنهێنی بمێنێتەوە. بەرزان بۆ قسەکردن لەسەر مێژووی دروستبوونی ئەم کۆمەڵەیە و هەڵدانەوەی دیوە تاریکەکانی ئەم ڕێکخراوە چەپە فکریە کوردیی نێو مێژووی شۆڕشی کورد و ئاشنابوونی زیاتری ئێوە پێی ڕوودا و مێژوو بە گرنگی زانی لە چەند تەوەرێکی جیاوازدا میوانداری بەڕێز ئاوات قارەمانی دامی سەرکردایەتی پێشووی کۆمەڵی ڕێژدەرانی کوردستان و هەڵسوڕاوی ئێستای بزوتنەوەی گۆڕان بکات. کاگاوەجیان زۆر بەخێر بێ بۆ بەرنامەی ڕوودا و مێژوو. زۆر سپاس. من پێ بخۆشە سەرەتا بەو پرسیارە دەست پێ بکەم کە ئایا سەرەتای مێژووی دروستبوونی و بیرۆکەی دروستبوونی ئەم ڕێکخراوە چەپە کوردیە کە سەرەتا بە مارکسی لێنینی و دواتر بە کۆمەڵی ڕێژدەران ناوزەت کرا مێژووەکەی چۆن دەستی پێکرد و بیرۆکەی دروستبوونی ئەم ڕێکخراوە چەپە لەلایەن کێوە بوو؟ بەڵێ کێک خۆی بڵێن کۆمەڵە بەڕاستی لە سەردەمی جەلالێت و مەلایی کاتی خۆی زیاترینی ئەو کەسانەی کە بیرۆکیان لا دروست بوو هەندێک خەڵکی چەپی بڵێن ناو جەلالێت بوو. بەڵێ و خەڵکی کەش هەبوو بڵێن لە لایەنی کە بۆکو بڵێن خەڵکی بێلایەن یا خەڵکی پێشکەوت و خواست ئەوانەش هەبوو، بەڵام زیاترین ئەو خەڵکانەی کە زیاتر ئەو سەردەمی ماوێت بوو و لەو برادرانەی کە من بەڕاستی لە خەیاڵم بێت و بزانم ئەوانە کاک نەوشیروانە بوو، ئەو کاک شازاد بوو، شازە سایب برادری چیکاوە بوو، فوات قەرەداخی بوو، مەحمووی مەلاعێزەت بوو، کۆمەڵی لەو خەڵکانە بڵێن ئەو سەردەمە لە ناو جەلالێتە لە سلێمانی ئیشیانە کرد. زیاترینی ئەو فکر و ئینە زاڵ بوو بەسەریانە. ئەو کاتە مەجەلەی ڕزگاری هەبوو کاک نەوشیروان وابزانم سەرپەرشتیە کردووی نێکرد. زۆر لەو خەڵکانە کە ئەو شتە چەپانە زیاترین لەو مجلەیە بڵاوە بۆ ئاراستەی ئەو فکری چەپیەکری بەڵێ فکری چەپ ئەو کاتەوەکو بڵین تەنزیم نەبوو، بڵین وەکو تەنزیمێکی کۆمەڵە یان وەکو تەنزیمی ڕێکخراوێکی سیاسی، بەڵام وەکو شەخص و هەم لە ڕێزەکانی خواریشەوە هەبوو بڵین لە ناو قوتابیانە هەبوو، لە جامیعەکانە هەبوو، ئەوانە ئەو سەردەمانە و خەڵکی چەپانە وەگوتم هەبوو، بەڵام نەک وەکو منەظەمێکی ڕێخستنێکی منەظەم. دوای ئەوەی کە بەیانی 11 ئازار دەرچوو جەلالی و مەلایی تر بڵین شەڕ نەما لە بینیانە، ئەو برادرانەی کە ئەو فکریان هەبوو ئەو هینیان هەبوو زیاتر ئەوان بەقووەتر بوون لە منتیقەی بڵین سلێمانیە بەتایبەت. هینی ئەوان کرد کە جەلالێت نەیاڵن، یعنی ئەوان یەکێ لە دەوریان هەبوو بەڕاستی لە نەمانی جەلالێتە کە جەلالێت شتێکی خراپ بوو کە جەلالێت نیان هێرجاریکە بڵین بمێنێ و کوڕێکخراوێک کە بە ناوی ئەو کاتە ناوێکی حزبی شۆڕژگێڕان شتێکی وایان ناو بوو. دوای ئەوە کە بەیان 11 ئازار دەرچووم بۆ گوتم کۆمەڵێ لەو خەڵکە چەپانە بیریان لەوە کردوانێ کە ئێمە ئەوە جەلالێت ئەوە کە دیومانە و مەسلەی مەلایەتیش پارتی دیموکراتی کوردستان ئەوەیە کە هەمومان خۆمان
بینی ومانەخمان وازمان لێ هێناوە کە جێی دڵخۆشکەرە نییە بیر لەوە بکەنەوە کە شتەیەک دروستکەن حزبێکی چەپ دروستکەن کە بە ناوی ڕێکخراوێکەوە بێ کە بەڵام کوردستانی بێ یعنی کوردستانی بێ وەکو بڵێن سەردەمی حزبی شیوعی هەبووە حزبی شیوعی بڵێن عێراقی هەبوو قیادەی مرکزی هەبوو لیژنەی مرکزی هەبوو بەڵام ئەمان بیریان لەوە کردەوە کە شتەیەکی کە دروستکەن وەکو حزبێکی چەپ بەڵام کوردستانی بێ بۆ حزبی شیوعی عێراقی وانە نەبێ دیارە ئەو سەردەمە من بەڕاستی بۆ خۆم بڵێم ئەگەر مباشر تیا بوو بێتم چکە و سەردەمانە من زیاتر ئەوە هین نەبووم بڵێم لەگەڵە نەبووم بەڵام من ئاگام لە هەندێک شتیە بۆ بە زیاتریەوەی کە مجەلەکەمە خوێندنەوەژمە کرد نزیکم لە هەندێک برادەرەوانەوە هەندێک لەو برادرانەوە ئەو کاتە ئەو بیرۆکەی هەبوو کە ڕێکخراوێک دروستکەن بە ناوی کۆمەڵی ئەو کاتێکە ببیری مێ ناوی کۆمەڵی مارکسی لێنینی گۆشکرا و بە ئەفکاری ماوسیتۆن ئەمە ناوەکەی بوو کە دروست کرا بەڵام کە دروست کرا وەکو زیاترین پەیوەندیەکرا بەو کەسانە کە من بڵێن پەیوەندی بەیچێکەوەیە ئەبوو زۆر ڕەفیقم وایە کە لی نەترسامایە و یاخو خزمێکم وایە کە لی نەترسامایە چکۆ سەردەما سەردەمی پارتی بەڕاستی بەیان دوای بەیانی ئازازەوە دەسەڵاتی بە قوتی هەبوو ئەگەر بیزانایە زۆر بە توندی مەحارەبەیە کرد و ڕەنگە تا ڕفاندن و کوشتنی شیان نەکرد ئەو دەمانەی کە باڵی مەکتەبی سیاسی شکستە خوا لە بەرامبەر ئەو سەردەمانەی بڵێن باڵی مەکتەبی سیاسی کە شکستیان خوارد دوای ئەوەی تر بڵێن ڕێکەوتن ئەوە بوو جەلالی و مەلای ڕێکەوتنەوانە جەلالیت چۆ ناو مەلایی ئاینی بووە وەک پارتی دیموکراتی کوردستان بەڵام ئەو برادرانەی وەک گوتم کە ئەم تەنزیمە بەنهێنی دروستکرا بوو لە شێوەی هەڵقاتی سەقافیا بوو یعنی تەنها خۆ ڕۆشنبیرکردنی ئەو خەڵکانە بوو کە بڵێن قسەیان لەگەڵاکردن بڵێ من برادێکم هەبوو ئەڕۆشتم بە شێوەیەوە نابڵێم ئێمە تەنزیمێکە یەکە ناوی ئەمەیەوەیە بەڵام ئەموو بە دانیشین کتێب خوێنینەوە یعنی بە شێوەی ئەوە بوو کە سەرقاڵی خۆپەروەردەکردنی خۆپەروەردەکردن خۆتیارکردن بە ئامادەکردن خۆپەروەردەکردن وەکو وتم بە شێوەیەکی علمیانە بە شێوەیەکی مارکسیانە زیاتر ئەو سەردەمە کتێبە ئەو کتێبانەی کە زۆر بەکارە هات کتێبەکانی ماوسیۆن زۆر بەکارەها اینجا ئەوەی منی شەفیق هەبوو ئەوە زۆر بەکارەها بوو خوێنەوە زیاتر ئەو شتانە زۆرینیانە کرد کە تۆزێک لەگەڵ ئەو سەردەمە بگونجایە وردە وردە ئەو گەشەی کرد بڵێن لە هەڵقەی سەقافیەوە وردە وردە گەشەی کرد کە ئەو کە ئەو کۆمەڵەیە دروست بوو کە ناوی کۆمەڵی ڕەنجدەرانی کوردستان بوو کۆمەڵی ڕەنجدەرانی کوردستان زیات چۆن ناو هەموو زیاتر لە ئەو سەردەمە بەڕاستی لە خەڵکە خوێنەوارەکان و خەڵکە ڕۆشنکرەکانەوە زیاتر لە ناوانە نزیک بوو و لە ناوانە وردە وردە گەشەی کرد و ناو قوتابیان و ئەوانە هەتا میتوای لێها لە ناو پارتی و لەوە ناوانە شاخ بەڕاستی خەڵکی دروست کرد لە ناو هێزی پێشمەگەش خەڵکی دروست کرد بەڵام بە شێوەیەکی زۆر وەکوتم نەهێنانە هەتا و سەردەمای بڵێن ئیتر بەیانی 11 ئازار جارێکیکە لە حکومەتی عێراقی و پارتی دیموکراتی کوردستان ئەو سەردەما جارێکە لەگەڵ حکومەتی عێراقیە کە ئەو تێکچوونەوانێ و دیسانەوە جارێکە بڵین شەڕ لە بینی حکومەتی عێراقی و لە بینی کووردا دەستی پێکردەوە ئەو برادرانەی ئەو کاتەوە گوتم سەرکردایەتیان دروست بوو سەرکردایەتی ئەو کاتە ئەم کاک شەهابە بوو کاک شەهاب بووە اینجا مەریسەی عەلی بوو ئەوەی کەون بیناسم فەریدون عەبدولقادر بوو ئەو مامۆستا جعفەرەوەی کە ئیعدام کرا بەڵێ جعفەر یەکی کەس ئیعدام کرا ئەوە ئەنوەر بوو بەڵێ ئەنوەر زۆرا بوو لە بەغا عەلی پچکۆل بوو ئەم مەجموعە برادرانە بڵێن کاتی خۆی سەرکردایەتی و سەردەمەی کۆمەڵایانە کرد بەنهێنی بەڵام بە کاک شەهاب مەسوولی ئەو سەردەمە بڵێن ئەو زیاترین مەسوول وەکو شەوەی سکرتێر سەرپەرشتی ڕێزەکانی کۆمەڵایە کرد بەڵام ببورە کاک ئاوات عەبدولغەفور لە دیدارێکی ڕۆژنامەوانیە سەرەتای بیرۆکەی دروستبوونی ئەم کۆمەڵە چەپە کوردیە ئەیگەڕێتەوە بۆ کاریگەری ڕۆڵی مام جەلال لەو ساتە وەختەیە ئەو کاتی کە لە بەکرەجۆ ئەبێت
ئەڵێ ئەو کاتە ئەو تاالبانی زۆر مؤسیر بوو بە بیرۆکە و تیوریزەکانی جیڤارە هەتا ئەڵێ لە بیرمە کاتێکە لە بۆلیڤیا جیڤارە شەهید کرا مامجلال لە بەکرەجەوە پرسەی بۆ دانا ئەو ئەڵێ سەرەتای ئەم بیرۆکەی دروستبوونی چەپە لەلایەن مامجلالەوە بوو سەرەتاش لە جیڤارایزمەوە بوو دوای من مارکسیزم مامجلال یەکێک بوو لەوانە بەڵام مامجلال بە تەنیا نەبوو بەڕاستی سان بە ویژدانەوە بێڵێ مامجلال تەنیا نەبوو وەک گوتم کاگنەوە ئەم کاگنەوە شروانە بوو ئەو کاتەوە گوتم کە لە مجلەی ڕزگاری کاگنوشوان سەرپەرشتیەکرد مجلێکی زۆر پێشکەوت و بۆ سەردەمانە بەڕاستی هەموو خەڵکە ڕۆشنبیرەکانی ناو بڵین جەلالێت و خەڵکی بێلایەن وانە تیانە ئەنووسی مجلێکی باش بوو ئەوە زۆر تەسیری هەبوو ئەو مجلەی بەڕاستی بۆ خەڵک من خۆمێکێ لەوانەی کە زیادە تاسیری تێکردم بەڕاستی ئەو مجلەی ئەو گۆڤارە کە من ئەم خوێندەوانەیە مام جەلالیش دەوریە بۆ مام جەلال و سەردەما زیاتری بەڕاستی کتێبەکانی ماوستۆن مام جەلال ماوی بوو ئەو سەردەما چونکە منەظەمەیەکی ئێرانی لێبوو ئەوانە ماوی بوون لە بەکرەجۆ مەقەڕاتیان هەبوو لەوەی کە لە بیرم بێت دکتۆر جەلالێ بوو مەجموعی لەو برادرانە بوو ئەندامان و سەرکردایەتی مام جەلال هەبوو سازمانی ئینقلابی بوو کورشی لاشایی و وەکو دکتۆر جەلال و هەندێک لە هاوڕێکانی لەو هاوڕێنە بەڵێ لەوانە مقڕیان هەبوو لە بەکرەجۆ لای مام جەلالوان ئەمانش تەسیری زۆریان هەبوو لەسەر هەم لەسەر هەندێک براسرم بەڵام بۆ گوتم ئەو مجلەیەش ئەو گۆڤارێک بەڕاستی گۆڤاری ڕزگاری ئەوە تەسیری زۆری هەبوو ئەو کاتەی لەقی چوار هەبوو وە گوتم لەقی چوار ئەو مەجموعە ئەوانە وەکو محمی مەلا عێزەت بوو وەکو فواد قراخی وەکو بڵێن کاگنەوشیوان دەوریە بینیتیایە ئەو شازاد بوو ئەمانە هەمووی خەڵکانێ بوون بەڕاستی ئەو فکریان هەبوو کە جەلالێت شتێکی خراپە نەمێنێ و پارتیژە و پارتەیە کە هەمومان وازمە لێناوە ئەو فکرەیە بوو کە ئەو تەنزیمە ڕێکخراوە ئەو تەنزیمەش لە سەرەتاوە پێم وایە دوو ئیتیجا بوو ئیتیجایەکیان ئەوە بوو کە تەنزیمێکی بێ عێراقی بێ ئیتیجایەکیشیان ئەوە بوو کە نەخێر ئێمە بێ وەکو کوردستانی ئیتیجایەکیانەوە بوو کە ئێمە پێویستە کوردیش وەکو هەموو میلەتێکی دنیا تەنزیمێکی چەپی هەبێ بەڵام کوردستانی بێ ئەوانیش ئەوەی کە بڵین بڕای بەوە نەبوو کە کوردستانی ئەوان سەردەمە ئیشقاقیان کرد و لەگەڵ کۆمەڵە نەمانەوە ئەو فوادی هین بوو ناوچیە فازیلی مەلا مەحموود یەک مەجموعی لەو برادرانە بوو ناوەکانیانم لە بیر نییە ئەوانە جیابوونەوە بڵێن لەو ڕێخستنەی کۆمەڵە بەڵام کۆمەڵەوەی کە مایەوانەیە ئەو برادرانە بوو کە باسم کرد بڵێ مەریکا ئەمەری سێ عەلی بوو شەید شەها بوو ئەو برادرانم کاگنەوشوانی ئەو سەردەمانە سەفەری کرد چووە دەرەوەی تر کاگنەوشوان نەمایە بڵێن لە سەفەری کرد و ڕۆشتە دەروانێ بۆ خوێندن مام جەلال هەم چووە دەرەوانێ ئەویش ئەوە بوو کە کاتی خۆی چووە لای پارتی دوای ڕێگەی پارتی و چووە دەرەوە ئەویش نەهاتەوە شەید شەهاب ئەو سەردەمانە سەرپەرشتی تەنزیماتی کۆمەڵەیە کرد وەگوتمە تا ئەو کاتانەی کە جارێکە شەڕ لە بینی عێراق و کووردا دەستی پێکردەوە ئەو برادرانە چوونە دەر لە دەرەوانێ زیاتر کە وەک کاک شەهاب و کۆمەڵە لەو برادرانە چوونە لە دەرەوەی چوونە دەرەوە بۆ پێشمەرگایەتی و شۆڕشت بەڵام تەنزیماتی ناوە بە نهێنی کەمابوانەیە هەر لە ناو شارە ماینەوە من خۆمێکە بووم لەو کەسانەی کە لە ناو شارە مامەوە ئاسوی شیانوریە بۆ گۆمەڵی لەو برادرانە بوو ناو شارەمانەوە ئێمە بە چالاکانە بەڕاستی ناو شارە بە نهێنی ئیشمانە کرد هەندێک کە پێشمەگە چووە دەرەوە شار چۆڵ بوو ئێمە وەکو هەندێک شعاراتی کۆمەڵا و کاتە بەڕاستی لەسەر لە بیرم نەماوە بڵاومان کردوانێ شەو بە سەر جادەکانە لە هەموو شوێنەکان هەڵمان واسی کاگاوات بەر لەوەی بینە سەر بەشداری ئاوات قارەمانی لە نێو ئەم ڕێکخراوە چەپە کوردیا پێم خۆشە بڕێک زیاتر لەسەر مێژووی سەرهەڵدانی کۆمەڵی مارکسی لێنینی و کۆمەڵی ڕێژدەران بدوێن ئەمەوێ بەراوردێک لە نێوان بیرۆکەی دروستبوونی فیکرەی چەپ بیرۆکەی چەپ گەرایی لە کوردستان دەوترێت برادرانی ڕۆژهەڵاتی کوردستان دەست پێشخەر بوون لەوە بۆی کە
فؤادی مستەفا سوڵتانی لە ساڵی 1968 هەڵەسن بە دامەزراندنی حیزبێکی چەپی کوردی بە نێوی کۆمەڵی زەحمەتکێشان. ئایا ئەم دروستبوونی کۆمەڵی زەحمەتکێشانە لە ئێرانەوە لە کوردستانی ڕۆژهەڵاتەوە چەند کاریگەری هەبوو لەسەر ئەم کۆمەڵی خۆمان لێرە لەسەر ئەم بیرۆکە و چەپگەرایانەی کوردستانی باشوور؟ کەکین من بە عکسەوەی بینم ئەوە وانە کۆمەڵی ڕنجدەرانی کوردستان بڵین کە لە کوردستانی عێراق دروست بوو ئەو سەردەمە ئەو برادرانەی ئەویان نائەناسی کەس نەیەناسینەوەن. ئێمە کاتێ بەڕاستیەوە لە شاخ ئێمە کە چوینە شاخ کۆمەڵی ڕنجدەرانی کوردستان بڵین کە ئیتر شۆڕش دەستی پێکرد چوینە شاخ و ئەو سەردەمانە مجموعی لەو برادرانەی بەڵام ئەو سەردەمەی کە لە قەندیل بوو دوای بڵین ئەوەی هەکاری ئەوانە دووسێ برادر لەو برادرانە دیار ئەوانە هەبوون بەڵام بە شێوەیەکی نهێنی بەس ئاگادار نەبوو بڵین کۆمەڵی ئێرە نەی ئەناسین. بەڵام ئەمانە لە ڕێگەی ئەو کاک سەلاحی موحتەدی ئێستا دیارە ئەو کۆن ڕەنگە مام جەلالوانی ناسی بێ من نازانم بەڕاستی. هەندێک لەو برادرانە یەکێ لەوانە دکتۆر جعفر بوو کە شەهید بوو وابزانم دکتۆر بوو هەرخۆی خەڵکی بۆکانە برادری چکیان هەبوو کاک برایمی ناوە ئێستاشەوە لە زرگۆزە ماوە خەڵکی نە ئەویان نا هیچکیانە خەڵکی سنێز خۆی ناوە ئەسڵێکی نازم سعدی ناو شتێکی وایە لەگەڵ ئەو کاک برایمی ئێستا کە سکرتێری حیزبی کۆمەنیستی ئێرانیە ئەم برادری کەشیان نەبوو حەمەسووری ناوە نازانام ئێستا بەڕاستی ئەو لە چۆ بۆی شەرخ بۆکانیە ئەمانە هاتنە دەرەوانێ هاتنە دەرەوە لە کاتی ناوزەنگ لەوێ لەگەڵ ئێمە بوون لە ناوزەنگ لەگەڵی دا ئیشانە کرد. بەڵام لە دوای ڕوخانی شاوانە بەڕاستی کۆمەڵی زەحمەتکێشانی ئێران یاعلانی خۆی کرد و دروست بوو. ینی چەپی کوردستانی باشوور دەست پێشخەرتر بوو لە دروستبوونی ئەو نەخێر ئێرە دەست پێشخەرتر بوو. بەڵێ ئێرە ئەوانە گەر هەش بوو بەڵێ من وەکو کۆمەڵە وەکو تەنزیمی کۆمەڵ ئەگەر هەش بوون بەنهێنی ئەگەر بوش بێتن بەنهێنی وەکو ڕێکخراوێکی ناسراون نەبوون. باشە کەواتە هیچ پەیوەندیشی نهێنی لە بینی ڕێخستنە نهێنیەکان و شانە نهێنیەکانە نەبوو ئەو سەردەمە نەبووە تا سەردەمی شۆڕش. بەڵێ لە سەردەمی شۆڕشە ئەوە وەگوتم لە دوای ڕوخانی شا زیاتر ئەمە پیا بوو بڵین ئەو علاقەیە پیا بوو کە لە بینی کۆمەڵی زەحمەتکێشان و کۆمەڵی ڕنجدەرانی کوردستانە. بەڵام کاک ئاوات دەوترێت کاتێک کە کۆرشی لاشایی واتە دکتۆر جەلال و ئیسماعیل و هەندێک لە هاوڕێکانی لە کوردستانی ڕۆژهەڵاتەوە دێنە ئەمدی بۆ بەکرەجۆ بەلای مام جەلال ئەو کات کە مام جەلال لەژێر کاریگەری شۆڕشی جیڤارا و تیرۆزیەکانی ئەوە بێت ئەم دەوترێت ئەم پیاوانە ئەم چەپگەرانە کاریگەریان هەبوو لەسەر ئەوەی کە مام جەلال بەرەو ئاراستەی ماوچی ماوی برن کەواتە چۆن کوردستانی ڕۆژهەڵات کاریگەری نەبوو لەسەر دروستبوونی بیرۆکەی چەپ لە کوردستانی خۆمانە؟ ئەخر ئەوانە کەکین کورد نەبوون ئەوانەی فارس بوون بەڵێ کورد نەبوون فارس بوون ئەوانە کە کاتی خۆی ئەو ڕێکخراوە خۆی لە ئەوڵ وابزانام ئەمانە لە توودا بوون ئەوانە کە دوای ئەوە لە حزبی توودە جیاب بوونەوە. سەرچاوێن ئەمە خاوەنی سازمانی ئینقلابی ئێرانی دەر خارجی کیشوەر بەڵێ بەڵام ئەوانە من ناڵێم ئەڵێم ئەگەر لە کوردستانی ئێران ئەو کاک فواد و هەندێک لەو برادرانە ئەگەر فکری چەپیان هەبوو بێ بەڵام زۆر بەنهێنی بوو زۆر بەنهێنی بووە ئەوە نیانوێراوە خۆیان ئاشکرا بکەن وەکو ڕێکخراوێک نەبوون بەڵام ڕەنگە وەکو شەخص بوو بێتن وەکو فکر بوو بێتن بەڵام ئەوانە سەر کۆن هیچ تەسیرێکیان لەسەر کۆمەڵی ڕنجدەرانی کوردستان نەبوو من ئەوەی ئاگادار بم نیان بووە. دوای ئەوە مام جەلال ڕاستە ئەوانەوە گوتم سازمانی ئینقلابیە ئەوانە تاسیری زۆریان هەبووە لەسەر مام جەلال و لەسەر ڕەنگەندێ لەو برادرانەی کەش چکو ئەوانە زۆر تێکەڵ بوون اینجا مەقەڕاتیشان هەبوو لە سلێمانی و لە بەکرەجۆ هەیان بووە ئەو سەردەمە وابوو بەڵام بۆ گوتم دوای ئەوە کە نێوشیروان هەم بۆکو کە دوایەوەی یانزی ئابیان یانزی ئازارەوە بە فەترەیمانەوە کاگنشان چوە دەرەوانێ مام جەلال هەم چوە دەرەوە
ئەوەی مایەوانەیە کە لە ناو شارایتە سەرپەرشتی تەنزیماتی و سەردەمەی کۆمەڵەیە کرد شەی شەهاب و ئەم کاک عەمەری سەیعەلی و ئەو مەجموعە برادەرە بوون کە بڵین سەرپەرشتی قیادەی کۆمەڵایانە کرد. ئەوانیش کە شەڕ دەستی پێکردەوە لەگەڵ عێراق چوونە دەرەوە لە دەرەوە لە شاغ بوون. دوایەوەی کە بڵین بەیان 11 ئاهێن کە بەیانی ئاژبەتاڵ بوو شۆڕشی کورد بەڕاستی توایەوە یەکێ لە لایەنەکان فکری کۆمەڵە ئەوە بوو ئێمە وەکو کۆمەڵە هەم لە ناو شار ئێمە خۆمان ئامادە کرد کە کۆمەڵە ئەبێ مقاومە بکە نابێ واز لە شۆڕش بێنێ ئێستا فرسەتە و ئێستا کۆمەڵە حەقی خۆیەتی کە دەست مەفرەزە بنێرێتە دەرەوانێ و مقاومە و کە بچێت دەرەوە. بەڵام ترەوە برادرانەی کە لە دەرەوە بوون وەکو کاک شەهاب بوو وەکم کە عەمەری سەیعەلیوانی کە بڵین سەرپەرشتی کۆمەڵایانە کرد سەیریان کردبوو کە هێزەکە تەواو یعنی ئەگەر ڕەنگە مقاومەش بێ نەتوانن ئەو هێزە بگرنەوانیان ئەو خەڵکە بگرنەوانێ بیریان لەوە کردبوو کەوانیش واز بێن و بێنەوە ناو شار و جاریش کە ئێمە بکە کە هاتنەوە ناو شار خۆمان بیری لێ بکەینەوەکو کۆمەڵە مەفرەزەی سەرەتا بنێرینە دەرەوانێ و خۆمان لە ئەساسەوەکو کۆمەڵە دەستکەینەوە بە شۆڕش و شۆڕش دەست پێ بکەینەوە. ئەو برادرانش کە ئاژبەتاڵ بوانش هەموو وەکو باقی هێزی پێشمەرگە هەموو خۆیان تەسلیمی حکوومەتی عێراق کردەوە و گەڕانەوە هاتنەوە ناو شار. باشە کاک ئاوات دکتۆر سەرور عەبدوڕەحمان لە کتێبی یەکێتی نیشتیمانی کوردستان لە 75 بە 76 ساڵێ سەرەتای بیرۆکەی دامەزراندنی کۆمەڵی مارکسی لێنینی کوردستان ئەگرێتەوە بۆ سەردەمی جیابوونەوەی باڵی مەکتەبی سیاسی لە سەرکردایەتی پارتی. لەو ساتە وەختەوە مقام خۆی دروستبوونی ڕێکخراوێکی چەپی بۆ شێوەیە هەبوو کاریگەری دروستبوونەکەشی ئەگەرێتەوە بۆ کەسێتی تاڵەبانی. ئەو پێی وایە لەو ڕۆژگارەیە مام جەلال پێی وا بووە کە ئیتر شوێعێت و بیری سۆڤێت بۆ کورد ڕەنگە خێریشی ئەو تۆی نەبێ بۆ مانای کە کۆمەلگای کوردی کۆمەلگایەکی کرێکاری نییە بەڵکو کۆمەلگایەکی جوتیاریە بۆیە ئەکەونە بیرۆکەی دروستبوونی ڕێکخراوێکی چەپ کە ئیش لەسەر چینی پرۆلیتار و جوتیار و هەژار بکات. ناڵێم کەکین ئەو بیرۆکەیە لە ناو جەلالێتە دروست بوو ئەو باڵی کە بڵین باڵی کاتی مەکتەبی سیاسی کە جیابوونەوەنێ کە بڵین باڵی پیانەوە سەردەمە پیانە و باڵی مەکتەبی سیاسی دوای ئەو بوو بە جەلالێت و مەلای بیرۆکەکە بۆ پێم وتی لەوێەوە هات ڕاستە مام جەلال تاسیری هەبوو بەڵام بەتەنها نەبوو دەوری بەتەنها نەبوو دەوتێت چەندین ڕۆشنبیری وەک نەشوا مستەفا و شازا سایی بوو مەلاعیزەتی تیا بوو محمود مەلاعیزەت و بەڵێ قراخی بۆ کۆمەڵێ لەو خەڵکانە بوون ینی خەڵکی زۆری تیا بۆ بڵێنەوە سەردەمانە ئەم شەیداراموانەمانەت ڕاستە تەمانە تەلەبە بوون بەڵامانش دەوریان هەبووە شەیداران بۆ سالار عەزیز بۆ ئەوانی ناو بۆ گوتم ناو خوێندکاران ئەوانش تەسیری زۆری هەبوو خەڵکی زۆر باشی تیا بووە دوایی کە بۆ گوتم ئەو بیرۆکەیە گەڵاڵە بوو کە ڕێکخراوێکیان دروست بە ناوی ڕێکخراوی کۆمەڵەی ڕەنجدەرانی کۆمەڵەی مارکسی لێنینی و گۆشکراو بە بیر و باوەڕی ماوسیۆن خۆی وا بوو نەکەی ینی زیاتری ئێمە تەجروبە لە شۆڕشی چین ببینین ئەو شۆڕشەی کە شۆڕشی درێژخایەن کە ماوسۆن کاتی خۆی کردی شۆڕشێکی فەلاحی بوو لە دوای لە ناو فەلاحەکانەوە دەست پێ اینجا بۆ شارەکان وتیان ئەمە واقعی کوردستانی ئێمە ڕێک ئەتوانین ئێمە ئەوە تەطبیقە بێت لە کوردستانی ئێمە چکۆ حزبی شیوعیمان بینیوە کە ئێستا لە ناو خەڵک خۆشەویست نەماوە هیچی نەکرۆ بۆ کورد و بۆ عێراقی نەکرۆ پارتی دیموکراتمان بینی ئەوەیە جەلالێت لی جابەوە ئەو بینیمان مەسلەی ئەو هەموو کوشت و کوشتارەوە ئەمان چۆن پاڵ حکوومەتەوەوان لە شاخ و لارد و لاوانش تەوجیهەکران ئەوە ینی دەرکەوت کە ئەمە شتەیەکە هەردوو لای خراپە بیر لەوە کرایەوە کە ئەم شتە شتێکی تازە دروستکەین کە هەم شتەیە بێ کە وەگوتم تەنزیمێکی چەپ بێ کە هەوڵبین لە ناو جوتیارانە و لە ناو خوێندکارانە و لە ناو پرۆلیتار و زەحمەتکێشی کووردا ئەو کاتەوە دیارە کورد بە معناوەکو هێزی پرۆلیتار بەڕاستی نەمان بووە چکۆ نەمەعاملی وامان هەبووە ئەوکی نەمان هەبوو بەڵام ئەوەی هەبوو کە خەڵک دیارە خەڵکی کوردیش زەحمەتکێشی هەبووە جوتیاری هەبووە کە ئەمە زۆر باشە کە بتوانین ئێمە لەو تەنزیما کۆی بکەینەوانێ و کورد ڕەنگە ئێمە لەوە ئیسفا دەکەینەوە بتوانین لەو ڕێگایەوە وڵات میلەتەکەمان بە ئامانجی خۆی بگەێنین کۆمەڵە لەسەر ئەو بیرۆکەیە بەڕاستی دروست بوو. کاک ئەوە سەرەتا
کۆمەڵی ڕێژدەران و کۆمەڵی مارکسیلینینی وەک هێزێکی جیاواز لە ئەقلێت و سیاسەتگەرایی جەلالی و مەلایوی هاتنەوە ئەو لە بنەمایە بڕوای بە هەردوو قوتابخانە تەقلیدی و کلاسیکەکەی بزنەوەی سیاسی کورد نەبوو وەک هێزێکی جیاواز خۆی پیشاندا بە بڕوای تۆ چەند توانی ئەو نمونە تازەیە پیشانی عقلی سیاسی کورد و خەباتی سیاسی کورد بات کاک فەیسەڵ بە بڕای من هەتا ئەو سەردەمەی ئێمە هاتی نەشاخ کۆمەڵە زۆر باش بوو کە هاتیشی نەشاخ بەڕاستی بڵین کە شۆڕشی کورد و من نایشارمەوە شۆڕشی کوردی ئەم جارە بڵین شۆڕش یەکێتی نیشتمانی بەڕاستی یەکێتی نەبوو ئەنی حقیقەت دەمە یەکێتی شتێ بوو وەکو ناو دروستیان کرد ئەیجینە لە حقیقەتە لە ناوەڕۆکە و کۆمەڵە قەراری ئەوەی یاکە ئەمێ شۆڕش دەست پێ بکەینەوە و کۆمەڵە کادر و خەڵکی ناردە دەرەوە کۆمەڵە بەڕاستی بەرنامەی شۆڕشەکەی دانا لە ناوەوە و کۆمەڵە پەیڕە و پرۆگرامی شۆڕش و پێشمەگایەتی دروست کرد و کە نادێ دەرەوەێ بەڵام ئەم یەکێتێک کە لە دەرەوە مامجلال و ئەوان گویان ناوێن نایکێتیان دروست کرد و بۆەوەی هەموو کورد ناتوانێت لەو تەنزیمە لە تەنزیمێکی وەکو کۆمەڵاکە تەنزیمێکی چەپە ناتوانێت هەموو خەڵکی کوردی تا جێ نابێتوانێت هەموو خەڵکیش قەنەعاتی پێینێ هەموو خەڵکیش بڕای پێینێ بەڵام ئێمە کە بیرمان لەوە کردەوە شۆڕش بکەین ئەو شۆڕش پێویستی بە هەموو خەڵکە ئەوە ڕاستی شاقەتەکە بەڵام ئێمە ئەوەڵ جار وای نەکەبوو کە ئێمە یەکێتی نیشتمانی وەکو چەترێک وەکو چەترێ دروست یەکەین و کۆمەڵە خۆی محڕیکەکەی بێت وەکو چۆن بڵین سیارەیە دروست دەکەی هەیکەلەکانی هەمووی دروست دەکرێ و بۆدیەکەی دروست دەکرێ و هەمووینەکانی بەڵام محڕێکێکی هەیە کە بەکارێنێ لێ خوڕێ زۆر باش پشوویە گۆرەگرین و دواترەچینەوە سەر پرسیارەکە بەڕێزان پشوویە گۆرەگرین و دواتر بەردەوام بین.